إلى ناحية زرعنا قضايا شهر زوركا گەنجانی ئەو قەزای هەمویان هاتنە دەستە شەقام زیاتر لە 200 گەنج هاتوون لێرا گردبوونەوە و خۆپیشاندان ئەنجام داوە دژی کەمی خزمەتگوزاریەکان کەمبوونەوەی کاتژمێرەکانی کارەبا نەبوونی کار نەدانی موچە والله الشرع على والله بدي ئەوەی کە دەیبینن ناحیەی زەڕایانی سەربا قەزای شارە زورە ڕێگای سلێمانی دەربەندی خان قەزای شارە زوریان داخستووە گەنجانی ئەو ناحیەیە هاتنەتە سەر شەقام بەخوا خاڵۆ یان تۆش هاتی مای خوانێ بڕێ حەوسە هەشتە زاروی ڕابێری بۆچی ڕابێ پێویست ناکەوە تۆ فێری ئەمە لەسەر چاولای بەم ئێمە لە پێناویەوە هاتوون باوکەی والله رابێ والله ئەوی ڕابێ هو چییە کێشەکە چییە کاکە